بالضبط نازم كي لەگەڵان کۆ دەبینەوە بەس هەوڵ دەین پەیوەندیەکانمان باش بێت. وەڵا هیچ وادەیەک من ئاگام لێ نییە دانرا بێت بەس ئێمە بەڵێ لەگەڵەوانیش لەوە توێژداین لەگەڵ برادرانی یەکێتی و قەرار وایە دانیشتن بکەین بەیەکەوە لەسەر مۆزوعانە هەموو بۆ هەموو سەندیکاکان شتێکی زۆر سروشتیە حیزبەکان هەرێکە لەبەر خۆیانەوە هاوکار بن دەعمیان بکەن پشتیوانیان بکەن وهانیان بدەن بۆی مؤتەمەری خۆیان بەستن بۆی خۆیان نوێ بکەنەوە. ئەوە ئیشکاری حکوومەتە حکوومەت چی پێ باش بۆ ئێمە وەکو حزب التیزام بە قانون و یاسا و ڕێساکان و ئەوانە دەکەن. کار چییە ینی لەگەڵ جدی نیشتیمانی کوردستان ئەوستا ڕۆژێک دیاری نەکرا پێشتر کاک مەحموود وتی مامەحموود دادەنیشت بەڵام دانیشتەکان نەبوو. دیارە ئەسبابی فەنی هەبوو بەڵام ڕەنگە هەر دەکرێت وەختێک هەر دەکرێت دانیشتن هەر دەکرێت. ینی پێشبینەکە لەگەڵ جدی نیشتیمانی کوردستان بەم نزیکانە کۆ بوو. نازانم بەم نزیکانە بەڵام پێشبین دەکەین هەر کۆ دەبینەوە وەختێک. والله ئێمە وەکو پارتی حازرین زۆریشمان پێخۆشە پێشتریش ڕامانگەیان و ئێستاش پێمان باشە سەندیکاکان نەبن بە دوو بەش هەمویان بەیەکەوە کار بکەن سەندیکاکان یەکێتیەکان هەمویان هەموو ئەوانەی لەسەر ئەساسی ئەندام دروست بوون بەیەکەوە کار بکەن و بە شێوەیەکی پیشەی و مێنەی. تا ئێستا هاوپەیمانەتی نەبەستراوە ڕەنگە زوو بێ بەڵام خەریک دەبن هەموو لایەک. سپاس.